پیاوێک هەیە ڕۆناڵد ڤیکتۆر بۆدلی، ئەم پیاوە ساڵی 1992 لە خێزانێکی فەڕەنسی لەدایک بووە. پیاوێکی عسکەریە، یعنی ویسامی ئەسەلیب العسکەری هەیە. ئەم پیاوە ئەگاتە پلەی کۆلۆنێڵ لە جەیشە، یعنی پیاوێکی زۆر بەتوانایە عسکەریەن. ئەم پیاوە لە ژیانی سەربازی بێزارە بێ، لە ژیانی سیاسی بێزارە بێ. لە مؤتەمەرێکە لۆرانس براون ئەناسێ، ئەوەی کە مەشهورە بە لۆرانس العەرەب. ئەم پیاوە مستەشرق بۆ زۆر تێکەڵی عەرەبی کردووە. لەگەڵ ڕۆڵانس ئەبێ بە برادەر ئەم ناڕەحەتی و بێتاقەتی و کەم حوسەڵەیی خۆی بۆ باسەکە. لۆرانس باسی عەرەبی بۆ ئەکا، یعنی کە عەرەب ژیان و بەداوەت و چیان هەیە ئەوانە. ئەم پیاوە بڕیارەدا بێت بۆ ئەوەی لەم ناڕەحەتیانی ژیانی خۆی، ئەم پیاوە لە هیچی کەم نییە، نە لە خۆشبەختی کەمە، کۆلۆنێڵە لە جەیشە، پیاوێکی زۆر پیاوێکی مەشهورە، یعنی یەکێکە لەو کەسانی کە مستەشاری عسکەریە لەسەر ئاستی فەڕەنسا، یەکێکە لەو پیاوانەی کە لە جەنگی جیهانی یەکەما بەشداری کردووە، یعنی پیاوێکی کەم نییە لە فەڕەنسا. ئەچێ بۆ ناو عەرەب، بڕیارەدا بزانێ ئەم عەرەبە، عەرەب لەو سەردەمەیە ئێمە عەرەبی 100 ساڵ لەمەوە پێش، 100 چەند ساڵ لەمەوە پێش سۆر دواکەوتوو بوون. عەرەبی چۆش، عەرەبی منتیقەی جەزیرە، ئەلبەدو، ئەڕحل، کۆچەریەکانی عەرەب، نەک بڵێ ئێستا هاتووە بۆ دووبەی و لە دووبەی لە بورجی خەلیفە دابەزیوە و خزمەتگوزاری و مەسبەحی شیر و ئەمانی هەبووە، نا، هاتووە بۆ ئەو ناو تەپ و تۆز و خۆڵی سەحرایە. کتێبێکە نووسێ بە ناوی ڕیاح عەلە السەحرا، باکانی سەر بیابان. ئەم پیاوە کارینجی کە کتێبی دەعی القەلق وەبدەئی الحەیات ئەهێنێ، مەقالێکی ئەم پیاوە لە کتێبەکەیە بڵاوەکاتەوە بۆ ئەوەی قەناعەت بە عەقڵی ئینسان، بەناخی ئینسانی ئەوروپی بکە، خۆیان ئینتیحار نەکەن، خۆیان نەکوژن. دەعی القەلق وەبدەئی الحەیات، واز لە ترس و دڵەڕاوکێ بێنن. مەقالەکەی ئەم بەچی ئەناوە هێنێ؟ عشت فی جەنەت الله، لە بەهەشتی خوایە ژیان. طبعا ئەم پیاوە موسڵمان نییە. ژیانی ئەم عەرەبی بادیەیە تەشبیهەکا بە بەهەشتی خوا. ئەنجا من مختەطەفاتی کتێبەکەی وەکو خۆی بۆ جەنابتان نەقڵەکەم. ئەم پیاوە بۆچی ژیانی عەرەبە دەشتەکیەکان بە بەهەشتی خوا لە قەڵەم ئەدا؟ 5-6 دێڕی وەکو خۆی نەقڵەکەم. ئەڵێ وەقد تعلمت من عربی الصحراء كيف أتغلب على القلق. ئەڵێ من لە عەرەبی بیابان دەشتەکی فێر بووم چۆن بەسەر ترسا زاڵ بم. فهم بوصفهم مسلمين يؤمنون بالقضاء والقدر. ئەڵێ ئەوانە چونکە مسلمانن، ئیمانیان بە قەزا و قەدەر هەیە. وقد ساعدهم هذا الإيمان على العيش في أمان. ئەڵێ ئەم باوەڕبوونە هاوکاری کردوون لەسەرەوەی کە بە ئاسایش بژین، بە دڵنیایی بژین. وأخذ الحياة مأخذا سهلا هينا، ژیان بەو توندیە وەرنەگرن کە ئێمەی ئەوروپی وەربانگرتووە، ژیان بە شێوازێکی سادە و ساکار وەربگرن. فهم لا يتعجلون أمرا. ئەڵێ ئەوان پەلە ناکەن لە کارەکانی خۆیانە. ولا يلقون بأنفسهم بين براثن الهم قلقا على أمر. خۆیان فڕێنادەنە نێوان کەڵبەکانی خەم و پەژارەوە لە ترسی کردنی کارێک یا ڕوونەدانی کارێک. إنهم يؤمنون بأن ما قدر يكون. ئەڵێ ئەوانە ئیمانیان وایە بەوەی ئەوەی خوا مەشیئەتی لەسەر بێ ئەبێت. وأن الفرد منهم لن يصيبه إلا ما كتب الله له. هەمووشیان ئیمانیان بەوە هەیە کە شتەیەکیان نایێتە پێش ئەگەر خوا ویستی لەسەری نەبێ. وليس معنى هذا أنهم يتواكلون. ئەڵێ ئەوەش معنای ئەوە نییە کە ئەوانە پشتێنیان لێ کردوتەوە و ئیتر تەمەڵکاری و خۆیان داوەتە دەست ئەو قەدەرە. أو يقفون في وجه الكارثة مكتوفة الأيدي. كلا. ئەڵێ یا ڕووبەڕووی مەترسیەکانی ژیان ببنەوە بەدەست بەسراوی. ئەڵێ نەخێر، ئەمە وانە. قد أقنعتني الأعوام السبعة. طبعا أم فيكتورا كأروا بۆ ناو ئەوان، ئەم پیاوە خەڵک تەسەوورەکات 4 ڕۆژ 5 ڕۆژ 7 ساڵی ڕەبەق عەرەب جێنایەڵێ، 7 ساڵ مێنێتەوە لەو دشتە. فەڕەنسا ئەو ناز و نیعمەتەی فەڕەنسا جێبێڵی بڕێ بۆ ئەو سەحرایە، ئەزمموی یەکەم جارت بێ 7 ساڵ دڵت نەیە ئەم ئەزمونە جێبێڵی. قد أقنعني الأعوام السبع التي قضيتها في الصحراء بين الأعراب الرحل. ئەڵێ ئەو 7 ساڵە قەناعەتیان پێ کردم کە بەڕێم کرد لە نێو عەرەبە دەشتێکی بیابانیەکانە. أن الملتافين ومرضى النفوس والسكيرين الذي تحفل بهم أوروبا وأمريكا.
ئەڵێ هەموو ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە، هەموو سەرخۆشەکان، هەموو ئەوانەی کە تووشی کە ئابە و شیزۆفرینیا بوون، هەموو ئەوانەی کە تووشی حاڵەتی گۆشەگیری بوون کە ئەمریکا و ئەوروپا بەدەستیانەوە ئەناڵێنێ ما هم إلا ضحايا المدنية ئەڵێ ئەوانە هەمووی قوربانی دەستی شارستانیەتی ڕۆژاوان التي تتخذ السرعة أساسا لها کە ئێمە زۆر بەپە لە ئەمانوێ ژیان بڕێکین، ئەمانوێ زۆر بەپە لە خۆشەکانی ژیان بگوزارێنین. ئەڵێ عەرەب ئەو پەلەیی لە ژیان نییە. إنني لم أعاني شيئا من القلق ئەڵێ من هەرگیز هەستم بە ترس نەکردووە وأنا أعيش في الصحراء کە لەو سەحرایە ئەو حەو ساڵە ژیاوم بل هناك في جنة الله وجدت السكينة ئەو سەحرایە تەشبیهەکا بە بەهەشتی خوا ئەڵێ من لەو بەهەشتی خوایە ئارامشم دۆزیەوە والقناعة والرضا گەشتم بە قەناعەت گەشتم بە ڕەزامەندی. لە ئەخیری قسەکانیان ئەڵێ وخلاصة القول پوختەی قسە إنني بعد انقضاء 17 عاما على مغادرة الصحراء ئەم قسانەی هیکەیەک لە کتێبەکەیان نووسیوێتی دوای 17 ساڵە لە گەڕانەوەی. ئێستا ئەڵێ من 17 ساڵ لە پاش گەڕانەوەم کە سەحرام بەجێ هێشتووە ما زلت أتخذ موقف العرب حيال قضاء الله ئەڵێ قەناعەتی عەرەبم بۆ خۆم دروست کردووە بەرامبەر بە قەزا و قەدەرەکانی خوای پەروەردگار. فأقبل الحوادث التي لا حيلة لي فيها بالهدوء والامتثال والسكينة هەر ڕووداوێک کە دێ دەستم لەسەری نەبووە دەستی منی تیا نەبووە توانای دەفعکردنیم نەبووە بە هێوەری بە ئارامی قبوڵی ئەکەم. وقد أفلحت هذه الطباع التي اكتسبتها من العرب ئەڵێ ئەم سروشتە ئەم طبیعەتە کە لە عەرەبەکان سوودم وەرگرت کە بۆم دروست بووە في تهدئة أعصابي ئەڵێ ئەمانە مێشکیان هێور کردومەتەوە ئەعسابیان سارد کردومەتەوە أكثر مما تفلح آلاف المسكنات والعقاقير الطبية ئەڵێ ئەم قەناعەتە زیاتر لە هەزارەها حەپ و دەرمانی مهدئ مخدر ئەڵێ قەناعەتیان پێ کردوم و ئارامشی پێبەخشیوم. ئەم پیاوە کابرایەکی غەربیە مەسیحیە تەنها ئەم قەناعەتە لە عەرەبی سەحرا فێر بووە. بزانە ئەم قەناعەتە چۆن ژیانی گۆڕیوە. ئێمەی ئیماندار ئەم قەزا و قەدەرەمان هەیە ئەم قەناعەتەمان هەیە کەچی بەداخەوە هەندێک جار ئێمە بەدبەختین ئێمە بەختەوەرنین لە کاتێکا ئینسان ئەسڵەن خوا کە باسی قەزا و قەدەرەکە بۆ ئەوەی ئینسانەکان ئەم قەزا و قەدەرە تێیان بگەیەنێ خەم بە دنیا هەڵنەگرن. ئێمە بەعکسەوە ئەچین احتیجاجەکەین زۆر جار بە قەدەر.